هەردوو پاڵێوراوی سەرۆکایەتی ئەمریکا لە کۆتا ڕۆژی بانگەشەکانی هەڵبژاردندا هەموو توانایەکی خۆیان چڕ کردووەتەوە و هیچ بەرچاوڕوونیەکیش نییە کامیان براوەی هەڵبژاردن دەبێت و بۆ 4 ساڵی داهاتوو دەچێتە کۆشکی سپیەوە. دۆناڵد ترامپ پاڵێوراوی کۆماریەکان کە 4 ساڵ سەرۆکایەتی ئەمریکای کردووە داوا دەکات ڕۆژی سێشەمە ڕاستەوخۆ دوای کۆتایی دەنگدان ئەنجامی هەڵبژاردنەکان ئاشکرا بکرێت. ئەمەش لە کاتێکدا مەترسی جدی لە ئارادایە ئەنجامەکانی هەڵبژاردن توند و تیژی لێ بکەوێتەوە. ترامپ لە کۆبوونەوەکەیدا لە بەردەم جەماوەرەکەی لا ویلایەتی میشیگان وتی پێویستە شەوی سێشەمە دوای داخستنی سندوقەکانی دەنگدان ئەنجامی کۆتایی ڕابگەندرێت. دڵنیایی خۆشی دەربڕی کە بۆ 4 ساڵی دیکە لە کۆشکی سپی کە ئەو بە باشترین شوێنی ناوبرد دەمێنێتەوە. لەوبارەیەوە پێگەی ئەکسیۆز لە سەرچاوەیەکی ئاگادارەوە بڵاوی کردەوە. ترامپ بە نزیکەکانی خۆی ڕاگەیاندووە پلانی ئەوەی هەیە شەوی سێشەممە سەرکەوتنی خۆی ڕابگەێنێت ئەگەر ئاماژەی ئەوە لە ئارادا بوو لە پێشەوی ڕکابەرە دیموکراتیەکەیەتی. لە بەرامبەردا جۆ بایدن کاندیدی دیموکرات لە لێدوانەکانی ترامپ و کاردانەوەی لایەنگرانی نیگەرانە. لە دیدارێکدا لەگەڵ پشتیوانانی لە ویلایەتی فیلادلفیا بێزاری خۆی نیشاندا لە هێرش بۆ سەرکاروانی بانگەشەکرانی لەلایەن هەوادارانی دۆناڵد ترامپ لە تەکساس. ئەوەش دوای ئەوەی لە دیمەنێکی ڤیدیۆییدا دەرکەوت ژمارەیەک ئۆتۆمبیل کە ئاڵای پشتیوانانی ترامپیان بەرز کردووەتەوە ڕێگری لە کاروانێکی بانگەشەی هەڵبژاردننی بایدن دەگرن کە یەکێک لە پاڵێوراوانی کۆنگرێسی بەناوی وێندی دیڤز تێدا بووە. هەر بەهۆی ئەو هێرشەوە دیڤز ناچار بووە گەشتەکەی ڕابگرێت و کۆنگرە ڕۆژنامەوانەکەی و دوو چالاکی دیکە لە پێناو سەلامەتی خۆیدا هەڵبۆشێنێتەوە. سەبارەت بەو بابەتە بایدن ڕایگەیاند لە پێشتردا هیچ حاڵەتێکی وامان نەبینیوە. لانی کەم تا ئێستا سەرۆکێکی وامان نەبووە پێی وابێت ئەوە کارێکی باشە. وتیشی کوڕی سەرۆک هانی لایەنگرانی باوکی داوە بەردەوام بن لەو جۆرە کردەوانە و دۆزینەوەی شوێنی هەریەک لە بایدن و کامیلا هاریسی جێگری تا بە هەمان شێوە تەنگەتاویان بکەن. ئەم لێدوانەی بایدن دوای ئەوە دێت ڕۆژی شەمە دۆناڵد ترامپ ڤیدیۆیەکی لە تویتەردا بەزاند و نووسی من تەکساسم خۆش دەوێت. لە بەردەم لایەنگرانیشیدا لە میشیگان وتی خۆپیشاندەران لە تەکساس هەوڵیان داوە پارێزگاری لە کاروانی دیموکراتەکان بکەن. لای خۆیەوە نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی FBI ڕایگەاند لە ڕووداوەکە دەکۆڵێتەوە. هەر تایبەت بەو ڕووداوە جۆن بێرنان بەڕێوەبەری پێشووی دەستگای CIA ئەمریکا مەترسی خۆی نیشاندا لەوەی هەندێک کەس لە ڕۆژی دەنگداندا پەنابۆکردەوەی توندوتیژی بەرن وتیشی هیوادارم ترامپ داوا لە لایەنگرانی بکات لە هیچ کردەوەیکی توندوتیژیدا بەشدار نەبن. بێرنان سەرۆکی ئەمریکای بەوە تۆمەتبار کرد بەردەوام هەوڵی چاندن و بڵاوکردنەوەی ترس لەناو دەنگدەراندا دەدات. ئەمەش بەو لێدوانانەی کە دەڵێت ساختەکاری لە هەڵبژاردندا دەکرێت. Get every last person you know, get them to the voting booth in record numbers, vote, vote, vote. Join the red wave. We have a giant red wave that's formed. It's formed.